خۆی هەر شتێک هەر هوەرێک هەر سیاسەتێک هەر شتێک پارەی کەتە ناوێ تێک دەچێت تێکەچی نامینی ئەهۆی نامینی زەوقی نامینیتن ئەبیتە تیزاری هەر شتێکی بۆ تیزاری دەستی لێ بشەوە لەدا چ هوەر بی چ سیاست بی چ شانۆگەری بی چ دراما بی جاران شانۆگەریمانە کرد قەڵای دمدممانە کرد دەرکەوت بانەشکا کوڕە ینی محەممەد و سێوێنە کرد کوڕە خەجوو سیامەدمانە کرد کوڕە ئەو شانۆگەریانەمانە کرد ئادابامانە کرد یعنی ئەو شتانەمان مرۆڤ و ئازارەکانی کوڕە هەمووی دەرکەوت پەنجەرە ئەشکان پێ وایە ئێستاش خەرکەکەیە بێت تەمەشای شانۆگەریە چی بکاتن بەس ئەو شانۆگەریە ئەو ڕۆحی تێدا نمایە مەسەلەن خەرک بێت تەمەشای بکە و تام و چێژەی نمایە یانیش بینەر نمایە بینەر هەیە هینەر هەیە بەرام وەستای باش نییە نووسینی باش نییە نووسری باش نییە چشتەکان کە ئێستا هەیە دەگەر ئێش و ئازاری خەرکی نادانە دیکۆ ئەرێ وڵاو هەیە نەکو خۆ برێ هوەر نەبیتن وڵاو شانۆگەری ئەگەر هەیە ئەگەر جوان مؤلیفەکەی باش بیت و ئەوە باش بیتن مخرج هەبوو ئەیزانی ئەوە ئەبیتە هوەرمەند یان نابیتە هوەرمەند چونکە هوەرمەند دەبی یەکەمین چێشت زمانی پاراو بی دووەمین حرەکاتی هەبیتن دووەمین یعنی قدیلانۆچێ جەماوەری نەکە تۆ شتەکە بە شتێکی ئەوها بکە کە ئەوە نەبیتن